قسە ناکەی قوربان قارەمان ئەمە توی نەوەڵا منم بە شەرەفم زانی مدیر عامی ئەم جلانە چێ لە بەرتان نەکبەت بۆ عیبی چییە قوربان عیبی نییە کوڕی باوکم ئێسەیەکی بێوەزانە تۆ مدیر عامیت و مسکرتێری تۆ حەدم نییە هەر جەنابەت مدیر عامی قوربان من لە خزمەتە دەبڕە دایکەنە چی داکەنم قوربان ئەو جلانە چاکەتەکەی بەرەداکەنە کورە قوربان من هەر لە ئەسڵەوە پۆشتە و پەرداخین و ئاوها هێناومانە من ناتوانم دایک کۆرە دەدایکەنە پۆشتە و پەرداخی چی ئەزانم پۆشتە و پەرداخی چاکەتەکە داکەن و نەجاتم بێ یعنی هیچ مەجالی تێ هیچ مەجالی تیانی ئەوە داکە دەستە خۆش بێ تۆ کوڕێکی زۆر باشی ئەوە 10 ساڵە لای منی ئەوەنگە گلەیم لێو نییە چاکی جەناب تەمەند درێژ بی ئیشەڵڵا جا قەراری شماوە شتێکە بۆ زیاد دەستەکانت خۆش نایکەم پەشیمان بوومەوە ناوێرم قسێ بکەم یەکسەر تۆ ئەڵێ باڵە بەسەر چاوم تێگەشتی من یەک گلەیشم لە تۆ هەیە فەرموو قوربان گلەی چی ئێمە وەفدیە بۆ لامان خەڵجیە بۆ لامان کە ئەچین بۆ مەطعەمێ من مدیر عامێکم داوای برنج و شلەیەکی ساداکەم جەنابی شۆ وەڵا با قۆزی بێ اینجا قوربان تخۆ هەتا قۆزی وەستاوی خەڵک ساداخوا ئەزانم نایخۆ بەڵام بەساقم لەسەرەوە ئەمرمان بواتۆ قۆزی بۆ بە سادا کەباب بۆ بە شفتە گەز بووە بە قاورما خۆمە دەسەڵاتی من نییە لەسەرەوە ئەمراتوە ئێخە قوربان مەعیدەی خۆمە هەر کەسە چێتە قەبری خۆیەوە کە سارێوێ هاڕێ هیچ مشکلەی نییە ئەگەر مەزدە نەخۆشی و زەخت و شەکرۆش قارەمان واز لەو شتانە بێنە بڕۆ کاکی جان ئەوم بۆ بەرە بۆ مەحموود یاسا باشە ئەمریکی تر نەبوو باش ها قوربان وڵای گورم چوبوورە ئەوە کابرایەک هاتووە ئێوە ببینێ چییە؟ وەڵاهی نازانم قش بژێنە دەبابێت باش چاچی قوربان بەخێر باشیت سەلام دەستێ ماچەکەم باشی کرد ئەمریکا وەڵای قوربان هاتووم لەم کۆمپانیای جەناب تا ئەوە تعینم کەی بە کرێکاری بێ بە فەڕاشی بێ بە کارگوزاری بێ بە باخەوان بێ هەموو شتێک ئەزانێت تۆ لەسەرخۆ فەرمودانیشە لە حوزور جەنابتە من دانانیش نامناسی ئەرە دانیشە کاکە بووی قسە بکەی بە قوربان من خزمەکارم لە بەردەم جەنابتە دانانیش دەوەڕە قەڵا دۆشکان مەگەدانێ حەدم نییە دەبردی چاو بە شەرەف مەڵی پێژەی بەلەدیە بەخێر بێ دەستێ مازەکەم باشیش چا قاوە شیر کاپوچینە حەزی لە چییە؟ نەوەڵام نەوشتان ناخۆم قوربان شەرم مەکە شتێک هەرە خوریە بەخۆ ئاوەکەی هەفتەی جارێکی خۆمەوە لی سەلامەت بی ئەمریکا بزان بۆ چی هاتووی وڵای قوربان هاتووم لە کۆمپانیاکەی جەنابتە هەر ئیشێکم پێ بسپێری بەس دەزمەنێ بەڕوومەوە هەموو ئیشێکەکەم بە قشتا دیارە زۆر زیرەشیش لە زەراعەت دەزانی بێ قەزابی بن اختصاصم سەراعەیە هیوایەتمە خاصن لە حەقلی گەرمەشامیە دیارە قژە لە هینەکەیە چێ لە مووی گەرمەشامیەکاتە بەڵام ئێمە زۆر زەرورین بە ئاسنگەرە بێ قەزابی ئاسنگەری جارێ من 4 ساڵ لە ئەڵمانیا هەر خەریکی ئیشی ئاسنگەری بووم بەخوا دوو لۆری ئاوە بۆ نووسێنم بەیەکەوە ئەڵڵا ئافرم یەک دەقەبا قارەمانە بۆ بانکەم قارەمان باوکەڕۆ قارەمان کێ ئەمە قارەمانە بەڵێ جاخۆسە پشیلێک ڕاوێنە بەڵێ قوربان باشەتی پێم نەوتی و چاکەتە لە بەرنەکەی بۆ لە بەریەکەی ئەمرەکەی قوربان ئەوە تۆ چیەکەی قوربان تۆ نەوت کۆرە بن بە قارەمانم دەدانیشە ئەخە پێم وتی هەموو ئیشێک ئەزانم دەستێ خۆش بێ قارەمان ئەم پیاوم ببر بۆ لای ئاسنگەرەکە بزانە ئاسنگەریە زانێ وەڵا قوربانەوە خوشکەزایەکی خۆی هێناوە ئیشەکە نەبابە تو واز لەوە بێنە لە دارتاشیە زانی قوربان خەبیرم لە دارتاشیە لە دار نییە حوشترێ بۆ دروزەکەم ئێ باشە بۆ حوشتر بۆ فیل نەبێ وەڵای تر هاو بەدەماژینە حوشتر چییە باشە بۆ نمونە ئێستا لە قێداری ئاوا چەند تەبەق مەعەکسی تیا هەبێ وەڵا بۆ حەجمە 200 نەخێر 300 نەوەڵا بڕۆ بۆ 400 تەبەقی تیا هەبێ ئەڵڵا ئافەرم ئەشەمبیلا چاکی لێزانی قارەمان بیبە بۆ وەرشەی دارتاشیەکە بزانە دارتاشیەکەی چۆنە وەڵایی لەمەیانە شانسی نەبوو برازایەکی خۆم بردووە لە ویشەکە ئارێکاکە سەرمان مێشێنە ڕجای خوالی یەکەم میشمان زۆرە دەستە خوا حەفیزە بێ ناڕۆم توخوا دەزمەنێ بە ڕۆ بۆ زانجو فەقیرم پێویستم بە ئیشەیە کاکە مێزەکەتان بۆ پاکەمەوە خۆنەکانتان بۆ بۆیاکەکەم وەڵی مناڵەکانتان نەکەوێنم تەلەفۆن بە گۆژیرێکەکەم خێر تا خەویلەکەی بەس ئیزنم مێن قەی ناکە ئەوە بڕیارم ما لای خۆم تەعینەکەم مانگی 50,000 بەمێ بە قوربانم دەستێ ماچەکە من ڕازیم ئاخر مانگانە نەک ڕۆژانە مانگی 50,000 مەمنونیشم ڕازیم قوربان زۆر سەیرە بۆ بۆی ناکەی بە 40,000 خۆ بە هەموو شتێ ڕازیە 40,000 بەمێ نەوەڵا حەزەکەی بیکە بە 20 بزانە دەستێ ماچەکەمیانە کاکە ڕازیم تۆ بەشەری
ئەرێ تۆ بۆ نە فەقیر و نەکبەتی کاکە کەسێ بە 5,000 بە 40,000 بکە بابە تۆ علاقە چییە؟ من رازیم بە هەموو شتێک رازیم. زەلام هەیە بە 5,000 بکە پەڕی خواردنەکە دەرناچێت. من بە 50 دەکەم بە چی دەکەم بە 10,000 بە ئیش. هەی خوڕم ساغ ئەمە لێرەی برارۆ کۆڵان و جادە نەما بە گوزارتوانەگەڕێن مرد و مرێ ئەمە تۆ چێکە گەرا ها؟ فەرموو کاکە بەخێر بن چیتان هەیە؟ ئەما بینی ئەمە لە شەتخانە ڕێ کردووە. چی؟ جا قوربان ئەم هەتیوە ئەوە نەسەریعە بە شەرەفم مێرزەمەنی ناگرێتەوە ئەمە لە شەتخانەوە ڕای کردووە لەو سا بە دوایەوە. کاکە حەمەجانێ بۆ عەزەتی خۆتان ناو بچنەوە بۆ مەخفەر من تازە ئیشی خۆم دەستکەوت لێرە. جوانە هەستە گۆرەسە قڕم ساخ ئیشی کاری چی؟ 5 پۆلیس کەوتۆتە ژوورە لە بەرقادری تۆ. 5 پۆلیس؟ ئەرێ بەڕاست کاچی پۆلیس من سەر لە شتێ دەرناکەم هەرچەندی قەتیێمێ ئەمە لە پیاوێکی عاقڵە چێ لە شێت ناچێت. والله قوربان چێ ئارستم مری سەرم لێ دەرناچێت. ئەم پیاوە ئەنواع شەهادەی هەیە. شەهادەی دکتۆرای هەیە، شەهادەی فیزیای هەیە، شەهادەی کیمیای هەیە. یعنی پیاوێکی زۆر پیاوانێ بەڵام من نازانم ئەم پیاوە بۆ شێت بۆ دەسەی لێ دەرناکەم. هەستە پێش هەستا؟ نایم. نایم چییە؟ هەستە پێش بکە. بەڕەقستی خۆم. هەستە پێش کە. هەستە پێش هەستە دێسا. مەگەی نامونێم نییە. بەڵا. پێش بکە. تووشی چی بووی تو سێریکە؟ کورە دایکێنە